شكرا سيوا شكرا سيوا أو دامو ليوا شكرا سيوا جوانو شيرين يا شيرين قولي أو كيوا نسرين جوانو شيرين يا شيرين قولي أو كيوا نسرين داني خالي ليبي آلي لي مويكالي شكرا سيو هرمي أو سيو لي مو قاستم بادو چاويتو كسم خرنا غيريتو رجم لا لا شوابيتو خل أخوم شوانا شوانا لو كوانا ببزانا آخری سوتم وک پروانه شکر گنم بالا یکابیه بۆلە یەکەیابی ئەی لە چەندابیە بالە دوابی بۆ لە دوایابێ ئەی لە چەندەیابی با لە سێیابێ بۆ لە سیابیە ئەی لە چەندایابێ با لە چوارابیە بۆ لە چوارابیە ئەی لە چەندابیە با لە دوابیە بۆ لە دوابی يلا بخەپە يلا ترمرق ترمان الرق نعم لا أو قد نفيس يا كد ما كلاش قد ندر يا دس كلا باندس دەست لە باردەست دس كل قوالي نە زي ترمرق ترمان الرق نعم لا أو قد نفيس يا كد ما كلاش قد ندر يا دس كلا باندس تمام أنورا ترمرق ترمان الرق نعم لا أو قد نفيس يا كد ما كلاش قد ندر يا دس كلا باندس دس عدنانا هلا معول ئای دەست خۆش سوپرخەیە چۆن هەری لە خیانەت لێکە نەبێ برام یاریەکە خلاص بوو من لە خزمەت بەرەخەزەوە مەچم بۆ دێکەی خۆمان بۆ قەلخانلو برام بەخوا ناڕۆیەتا گۆرانێکمان بۆ نێژ ئەی بەسەر گۆرانێکمان بۆ بڵێ بەخێر بێەوە باش بەسەر چاو بەسەر چاو فەرم ئەسمەری یارێکە بێڕەحمە و بێوەفا ئەسمەری یارێکە بێوەحمە و بێوەفا خۆی لا سەیرانە من لا دەرد و جەفا وهاد وەخی تۆ باکردم نەک با یاری درۆزیان ئەسمەری یارێکە بێڕەحمە و بێوەفا خۆی لا سەیرانە من لا دەرد و جەفا گولێکە بۆنی بۆ من قەد نابێ ڕابی ئەو گوڵە قەد حەنسەوز نابێ ڕەبیێ ئەو گوڵە قەد حەنسەوز نابێ بە قوربان ئەو دەنگتە بم یا ڕەبی خوا بۆ ئێمەت بێلێ من لە ساڵی 1940 لە گوندی قەلخانلو سەر بە قەزای دووست خوناتواتمە دەنیاوە مەگەر قەلەکان کەسمای من ئەلەم ژوورا لە دایک بوومە ئەمە جێ ئەمە ئەلێرە چاوم هەڵێناوە هاتمەتە دنیاوە ئەلەم شوێنایە ئەلێرە دانیشتیمانە مامۆستا عەلی مەردان شەوانە گۆرانی وتووە مەقامی وتووە قەتار خاوکەری وتووە ئەڵاوەسی وتووە هەندێک گۆرانی تازەی بوو کۆڵان بە کۆڵان جادە بە جادە گیان گیانە گیان عەزیزەکەم باوی ئابا نەماوە شەدەشل ئەمانە هەمووی گۆرانی مامۆستا عەلی مەردانە زۆرە گۆرانیەکان عەلی مەردان گەلێک زۆرە مامۆستا عەلی مەردان تەقریبەن 40 ڕۆژ مایەوە لێرە 40 ڕۆژ لەم جەولا ڕاکەز وەک پەریزادە شەرمی پێناوی پێچەکە لەدە پەچەلەدە ڕێک لە فکرمە من ئەو کاتە تەمەنم دە 11 ساڵ بوو 11 ئەوە لە ئەلێرۆ گوێدێژەکان برد لەوێ بیر بوو بیر
کۆل بوو ئاومەدا لە پشتەوە گرمیان شەرمەمە کرد گۆرانی ئەم گۆرانی گیان عزیزەکە تازە دەورمایەکی کەوتێ سەر زارمان گیان و گیان عزیزەکەم نیمە شەو ڕابۆدەی هاوار انتزارەکەم ئایار سەرە سراوێ گیاندەم تۆی لێنایە سەرچاوەی وژ بێ ئەی هاوار ئاوتیای نازانێ وتی ئەم مناڵە دەنگی گەلێ خۆشە بێ خۆی بۆ لای برایەکم هات ئەو کاتە ئەڵێم دیبا بۆ ئیزاعە ئەیتر نازان بەچی هۆیەکە ئەوختە من لە فکر نایە باوکم نەهێشت دەنگی گەلێ خۆش بوو حکومەت ئیدامی کرد ئەو برایم لە 94 بەڕەحمەت بێ دەنگی گەلێ خۆش بوو ئەو برایم گەلێ دەنگی خۆش بوو زەمگای سەختم ئەمە حوش ماڵمی مک عەلی مەردانە ئەم ئەوە وادارەکەی تایە ماڵمی مکی عەلی مەردان پوری پێڵێنەوە ئێمە میمیکی پێڵێ ئەوە ماڵیانە ئەمە حوشێ گەورە بوو زۆر گەورە بوو حوشەکەیان دوێخانێ گەورە بوو جا نزیک بوو لە یەکووە سلام عەلەیکوم باشی برا باشی چاوەکان حاجی باشی ناڵەکان باشە دەی بێنە کاکە بلۆکم بەرێ بێرە بلۆکم بەرێ کاکە کەرتێکم بەرێ جیبە نووس جیبە نووس عەفیە من وەخت خۆی وەستای دیوار بوومە نەک هەر پیشەم گۆرانی بێ و یان خەیاتی بێ دیوارشم کردە کاک بابێت ئەوە خانی تازاکە ئینشاءالله ئینشاءالله با خانەکە خۆشکەی ڕۆژێتێم ئەویان سکوور خەیات با تو خانەکە خەلاسکەی ئینشاءالله دۆخانەکەت باشە دۆخان چۆن دۆخان ئینشاءالله شەیەک تێن یەک دوو کەس بۆ خۆمانیتر شەیەک ڕابێرین کاکە ئەزمای لە خۆمەتر وەک ئەزان ئەچاگەزانم حاج ئیسماعیل ئەیاوان ڕانەکە لە شوێن تەنکەرەکە خەوت ڕانەکە لەو پارە ئەلو پارە دەی باشە خوا حافیز خوا حافیز لە منداڵیەوە تەمەنم چووە دەر 12 گوێم گرت لە مامۆستا عەلی مەردان و سێعەلی ئەزغەری کوردستانی و تایر تۆفیق و ڕەسوول بێزارگەردی و ئیتر کۆمەڵێ هونەرمەندی تر تەبیعی دەنگی منیش خۆم ئەمزانی دەنگم خۆشە منیش وردە دەستم کردە هوردە بەستەکان هەندێک بەستەی ناوچەی گەرمیانمان هەیە کەتانەیە و باوی عابانە ماوە و گۆرانیەکان زۆرن یعنی گیان عەزیزەکەمە و شەدەرشلە زۆرە بەستە زۆرە تا 200 بەستەمان هەیە من دەستم کردە ئەمانە هوردە لەگەڵ دەنگ خۆم تاقی کردەوە کە مەقامات بڵێم سەرەکەم دەنگم شیاوە بۆ مەقامات یەکەم جارم دەستم کردە مەقامات
یارغەزاڵم وت یارغەزاڵم بوت بە شێوەی سەی عەلی ئەزغەری کوردستانی نە لەسەر شێوەزاری خۆم و ناوچەی گەرمیان کە هەر لە ناوچەی گەرمیان هەڵقوڵاوە جیاوازی هەیە لەگەڵ سەی عەلی ئەزغەری کوردستانیە ئەو یارغەزاڵە و بەستەیەکی سەوزەشیم لێ لیاوتووە من بەو دوو گۆرانیە زیاتر ناسراوم ئێستا هەرچ کەسێک گۆرانێکی یارغەزاڵەش نەفێ ئەزانەیە کێ وتێتی سەی عەلی ئەزغەری کوردستانی وتێتی دووهەم جار شکور خەیات وتێتی دیارە لە ڕووی زانستیەوە دەنجی مرۆڤ دابش دەکرێت بۆ 8 جۆر دەنگ چواریان سەر بە ئیش ژن و مناڵە چواریشان سەر بە بڵێن کوڕ و پیاوە یان پیرەمێردە ئەوەی کە سەر بە پیاوانە باس و باریتۆنە هەرە نزمەکانن دوای ئەوە تێنەری 1 و تێنەری 2 ینی دەنجی بەرزی پیاوانە ئەو دوانە بەڵام ئەوەی مام شکور خەیات وەکو سەید عەلی ئەزغەری کوردستانی و حاجی عەبۆی دەفەزەن و عومەر خەزان و چێوچێ لە هەرە بەرزەکەی دەنجی پیاوانە تێدەگەی ئیتر لەوە بەرزتر نییە دەنجی پیاو خەڵکی دی هەیە لەو تۆنە بەرزەی هەیە بەڵام دەنگەکەی وشکە ئەو تەڕاتی و شیرینیە لە دەنجی مام شکورەیە لە دەنجی ئەودا نییە ئەوە تایبەتمەندی دەنجی شکور خەیاتە بەڕێی من کە زیای دەکاتەوە لەوانی تر یارغەزالێکی دەگوت بڕوات هەبێ سەید عەلی ئەزغەری کوردستانی ئەگەر لە گۆڕ هەستێتەوە دەستی لە ملدەکا و ماچی دەکە یعنی باوەڕ ناکەم ئەو خۆی وای گوتبێ وەکو شکور خەیات لەسەر ئەدای خۆم لەسەر بڵێن ڕتمی خۆم هەندێ مەقامم گۆڕیە بۆ نمونە مەقامی قەتار و خاوکەر من گۆڕیمە هەردووکی وەک مامۆستا عەلی مەردان نەموتووە بە شێوازی خۆم وتومە ئەو ئەم مەقامانە گشتی وتومە یان مەقامی ڕست من جیاوازی هەیە لەگەڵی مەقامەکانی ترە مەقامی مخالفم وتووە کەس لە مامۆستا عەلی مەردان زیاتر هیچ کەسێ مەقامی مخالفی نەوتە لە کوردستانە بەس مامۆستا عەلی مەردان وتوێتی فەڵەک کارڕەی وەی تەورە شادیان جار جارە یا جەفاوزە ئاری گوراگەدماریایی ناسگایایی تەدارەک فەسڵەی وارەیەم شیرینارایە شەدە کۆیسارەنە ڕوێ ئێمە چەند مەقامبێژێکمانە ماونەتەوە یەکێکیان کاکشکودا یەکێکی مام شەوکەتە ئەمە لە درێژە بە هەمنێکمانە کاکەی لە داقووقە خەسرەوە عادل محەممەدە محەممەد ئیسماعیل ئەمان چەند مەقامبێژێک کوڕەکەی سڵاح داودێ ئەمانام چەند مەقامبێژانمان بەدەستەوە بەس مام شکر ئەمڕۆکە لە سەروی هەمووی تێتوان بڵێم ماڵ ڕۆزا کەبابچی داوات بووین شێوێکیان کاکشکورش لەگەڵ ما بوو ئەو ئەحمەد نەجیبش لەگەڵ ما بوو کاکشکر لە مەقامە کوردەکانی خوێن تەعجبم هاتووتی کاکم دادوتم بڵێ وتی ئێستا مەقامێکە خوێنم مخالف بەغدای پێێنێ وتم کاکشکر تۆ مخالف بەغدا و تێ خوێنم ئەو مەقامی خوێن ئەحمەدی بەرامبەری داویانی کاکشکر مامانە ئەوەی کۆ مەقامەکان ئەزانێ هەمووی تقریبان ئەمە ڕاستە ئەمە حیجازە ئەمە بەیاتە ئەمە سێگایە ئەمە نەهاوەندە ئەم مەقامانە هەمووی ئەزانێت بەس ئەو شوێ تایبەت بە مەقامە کوردەکانە هەنی نەو مەقامە کوردانی منتیقەی گەرمیان هاوتەقای نییە
کەسەکەم لە 57ەوە من خەریکی ئەم پیشەیم هاوکاتە لەگەڵ هونەرەکە ڕاستە من هونەرەکەمی شاوردە بەڵام من پیشەکەم وەکو پیشەکە خەیاتیەکەیە دوورمانەکەیە بەڵام تر لەگەڵەویشە هونەریش خۆ دەزانی ئەوی شتێکی پیرۆزە کەم نییە هونەر کە لە ئەوەڵ ئەمە خەبزم دەرچوو چوومە بوندەکەی خۆمان لەوە لا و منتیقا حکومەت هات گردی پێشەوەی حکومەت بێ من مەکینەوەینەکەم هەڵگرت چوومە قادرکەرم لە گۆلباخەوە چوومەتە پێنجێن ماوەیەک لە پێنجێن بوومە لە بناوەستا دوورمان کردە بۆ پێشمەرگا لەوە لا چوومەتە مەریوان چوومەتە سنە چوومەتە کرماشان لە کرماشانەوە هاتمەتەوە چوومەتە کرن لە کرندەوە هاتمە سەرپێڵی زەهاو لە سەرپێڵەوە چوومەتە قەسری شرین گەڕامەوە سەرپێڵ زەهاو لەوێ 2 ساڵ مامەوە لەوێش هەر لە ئۆردگا ئیستای ژمارەی ئۆردگاکەم لایە 54,000 نفوس بوومان لە ئۆردگای ئەنزە چی لەگەڵ پیشەکەمە هونەرەکەمیش بە جوانی هیاوەڕیوە کۆڵ بە کۆڵ دێ بە دێ لە شوێن پێشمەرگە دوورمانم کردە بۆ پێشمەرگە وەڵای لە کیسەی خۆم پێشمەرگە قات لەبەریان نەبووە لە کیسەی خۆم قاتم بۆی کردووە میوانی کراسی نانە قەمیسی نەبێت خەمیسی بۆ تو ناگێت خەمیسی بۆ تو ناگێت کراسی ئەوە جوان ها سێمکە سێمکە هاوەقەمەینا ئەوە بۆ ئەوە دژمە شتێ جوان بۆ سەرچاو شکر خەیاتێکێک لەو دەنگە ناوازانەی تا ئێستایش زیندووە و مقامەکان زۆر بە جوانی ئادا ئەکات و مەدرسەکان جیاکاتەوە لە یەکسونکە ئێمە کە قسە لەسەر ئەو مەدرسانە دەنگیانە ئەکەین مەدرسەکانی ئێمە بە 2 شێواز وتراوە شێوازێکیان شێوازی باجەڵانیە کە مامۆستا عەلی مەردان بەو شێوازە باجەڵانیە وتوێتی و شێوازێکی ترمان هەیە تام جوان و تام خۆش و پڕە لە ڕیتمی سۆفیگەری و بابەتی دەروێشانە کە ئەوە سەرچاوی لە قارکەرم تەکیۆخانەقای قارکەرم وەرگرتووە کە لەوێ حەسەن ئایش و سەیم حێدین و ئەو خەڵکانی تر کەوتویانە مام شکر بە هەردوو شێوازەکە ئەتوانێ برێ جارجار سۆز و کرکەی یارسانیەکانی دەوروبەری تاوشی تەیەکە چونکە لە بیرمان نەچێ ئەم مەملەکەتە کە مەملەکەتی گەرمیانە زۆر گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بۆ نمونە زۆربەی مەقامەکانی ئێمە بە ئایا قەتارە خاوکەرە خورشیدی ئەمانە لێرە مامۆستای زۆر باش وتوێتەوە و سەرکەوتنی شکر خەیات لەوەیە کە ئەو شێوەزاری ماچۆ هاوکات لەگەڵ زمانی دایکی خۆی کە ئێمە قسەی پێکەین ئەم شێوەزارەیە کە قسەی پێکەین هەردوو شێوەزارەکە بە جوانی ئەزانێت دەنگ بادەینا بینایی دیدەم سبوو قەرخەفەم دەنگ زیڕەی زایڵەی دائێرە و دەفەن لە گردیارەگی لە گرەی دیارەگەوار کە دەلای تورەن فتنەگیرە و داد و قەتڵ منشورە ميشقا معبة ميلا خمارا لبرزا بنايديا جيان كي
مامشکور مرید و دەروێشی قەتار و خاوکەر و خورشیدیە تا سەریەسقان مریدە لەو ڕوانگەیەوە شکور خەیار لە ڕوحیا ئەو گۆرانیە ئەچڕێت ئەدا دەیدا بە هەوری پەرچەم و ئەبرە و زولف و ڕووخی کەدا پۆشی بە هەوری پەرچەم و زولف و ڕووخیدا پۆشی لە ڕوویەتی بەدری لالی یەکشەوەی کردم لەیلی لایلی ئەدا دەیدا گەرچی کوشتنی خۆ عاشق خاوە لەبەرم کەفتم سەبری ئەوێبم لە کوێ بوو عمری نوحم چۆن دەبێ سەبری ئەوێبم لە کوێ بوو عمری نوحم چۆن دەبێ لەی پێنج و دوو ڕۆژێکی ماوە پێنج و دوو ڕۆژێکی ماوە ڕوح کەچوو نایەتەوە دەلەی ئەمە نەمە